ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم وەرچەرخانێکی مێژووی و مەترسیداردایە لە کاتێکدا زمانی هەڕەشە سەربازیەکان گەشتووەتە لووتکە هاوشانیەوە هەوڵە دیبلۆماسیێنیەکانی بۆ ڕێگری لە جەنگێکی سەرتاسەری بەردەوامن کە دیار نییە ئەم دوو ئاڕاستە جیاوازە کامیان لە کۆتاییدا سەرکەوتوو دەبێت. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ واشنتۆن بڕیای داوا بەناردنی 2200 سەربازی مارێنز و کەشتە جەنگیەکانی USS ترۆڤلی و USS نیو ئۆریاڵس بۆ ناوچەکە کە چاوەڕوان دەکرێت ڕۆژی یەینی بگەن و دۆناڵد ترەمپ هەڕەشەی ئەنجامدانی هێرشی زەمینی بۆ دەست بە سەرداگرتنی گەروی هورمز دەکات. هاوکات ئاژانسی ڕۆیتەرز ئاشکرای کردووە کە وەزارەتی بەرگریی ئەمریکا بەنیازی ڕەوانەکردنی هەزاران سەربازی دیکەیە لە فیرقەی 82 چەتری کە هێزێکی بژاردەی دەستوەشێنن. ئەم جوڵانە لە کاتێکدایە کە مۆڵەتەکەی دۆناڵد ترەمپ بۆ کردنەوەی گەروی هورمز بەرەو کۆتایی دەچێت. لە بەرامبەردا کۆشکی کرملین لە بەیاننامەیەکدا ڕێگەیاندووە کە مۆسکۆ بە وردی چاودێری دۆخەکە دەکات، بەڵام لێدوانە دژبێگەکان وایان کردووە ڕاستی ئەوەی دەگوزارێت بە نادیاری بمێنێتەوە. لە پشت پەردەی ئەم ئامادەکاریە سەربازیانەوە ململانێکی توندی سیاسی لەسەر مێزی گفتوگۆکان هەیە و چەند وڵاتێک بە جددی نێوەندگیری دەکەن بۆ گەشتن بە ڕێکەوتن. ڕۆژنامەی نیویۆرک تایمز ئاشکرای کردووە کە ئیدارەی ترامپ پلانێکی 15 خاڵی خستوەتە بەردەم تاران. گرنگترین مەرجەکانی ئەمریکا بریتین لە سنووردارکردنی توندی بەرنامەکانی موشەکی بالیستی ئێران، ڕاگرتنی تەواوەتی پیتانی یۆرانیۆم و کۆتایی هێنان بە بەرنامەی ئەتۆمی و گەرانتیکردنی ئازادی هاتوچۆ لە گەروی هورمز بەبێ هیچ هەڕەشەیەک. واشنتۆن دەیەوێت لە ڕێگەی ئەم مەرجانەوە کە ماروویەکی سەربازی و ئەتۆمی بخاتە سەر ئێران لە بەرامبەر ڕاگرتنی جەنگدا. لەم نێوەندەدا پاکستان وەک نێوەندگیرێکی سەرەکی دەردەکەوێت و وەزیری دەرەوەیە وڵاتە پشتڕاستی کردوێتەوە کە پەیامەکان لە نێوان واشنتۆن و تاران دەگوازنەوە بە پشتیوانی وڵاتانی وەک تورکیا و میسر. لە بەرامبەردا تاران بە مەرجی قورستر وەڵامی داوەتەوە و بەپێی راپۆرتێکی ماڵپەڕی زەهێڵ و پرێس تیڤی ئێران پلانێکی پێنجخاڵی پێشکەش کردووە کە وەکیڵی سوور سەیری دەکات کە بریتین لە وەستانی تەواوەتی دەستدرێژەکانی ئەمریکا و ئیسرائیل، پێدانی گەرانتی نێودەوڵەتی کە جارێکی دیکە جەنگ دژی ئێران هەڵناگیرچێتەوە، پێدانی قەرەبووی دارایی بوو هەموو ئەو زیانانەی بەر ئێران کەوتون، دانپێدانانی فەرمی بەسەروەری تەواوی ئێران بەسەر گەروی هورمزدا و ڕاگەیاندنی ئاگربەز لە هەموو بەرەکان بە حیزبوڵڵای لوبنانیشەوە. لەگەڵ ئەمانەشدا ماڵپەڕی ئەکسیۆس ئاماژەی بەوە دەکات کە نەبوونی متمانە و ترسی ئیسرائیل لەوەی ڕێکەوتنەکە بەرژەوەندەکانی ئەوان لە بەرچاو نەگرێت وای کردووە دۆخەکە زیاتر بەرەو تەقینەوە بچێت، بەتایبەت کە ئیسرائیل هێرشەکانی بۆ سەرتاران شڕتر کردوێتەوە، هەروەها ناشەوێت هەوڵە دیپلۆماسیەکان سەرکەوتوو بێت.